سلااوڕێز هاوڕێنی بەڕێز بەڕاستی دۆسیەی ئەو کچە بریندارەی کۆمەڵەی زەحمەتکێشان کە لە ئۆردوگایەکی شاری سلێمانیدا کەوتە بەر هێرشی درۆنەکانی ئێران و بە برینداری ئەکرا ڕزگار بکرێ و ڕزگار نەکرا بابەتێکی چەندی بڵێ ئازاربەخشە. و ئەو بابەتە بەر لەوەی بابەتێکی سیاسی بێ، بابەتێکی ئینسانیە، بابەتێکە تا ڕادەیەکی زۆر پەیوەندی بە ئەخلاقی پزیشکیەوە هەیە و ئەخلاقی پزیشکیش کۆمەڵێک یاسا و دابوون نەریتی خۆی هەیە. لەو چوارچێوەیەدا پێویستە مرۆڤ تەماشای بابەتەکە بکە. بەر لە هەر شتێک ئەو کچە ئەوەی جێگەی پرسیارە واتە هاوسەنگەرانی ئەو کچە و یانیش هاوخەباتان و هاوڕێبازانی ئەو کچەیان بۆز لە سەرەتاوە نەبردا نەخۆشخانەی حکومی، واتە نەخۆشخانەی بەپەلە، بۆ بردیانە نەخۆشخانەی شۆڕش کە براوەتە نەخۆشخانەی شۆڕش هەرچەندە نەخۆشخانەیەکی ئەهلیە، بەڵام نەخۆشخانەیەکی مرۆڤ دەتوانێت بڵێ تا ڕادەیەکی زۆر حیزبیە. و بۆ ئەو پرسیارە دەکەین لەوەر ئەوەی هەر کەسێک لە هەر وڵاتێکدا تەنانەت لەو بەلجیکایی کە من لێی دەژیم ئەگەر هاتوو من بە چەقۆ بە گولە تەنانەت بە ڕووداوی ئۆتۆمبیل بریندار بوو، ئەوە دەبێ بچمە نەخۆشخانەیەک و لەو نەخۆشخانەیە بەلای کەم لە وڵاتێکی بەلجیکا کە وڵاتێکی ئەمنی نییە، وڵاتێکە شارستانیە مەدەنیە، بەڵام هەر هیچ نەبێ دەبێ پۆلیس بگاتە شوێنەکە و لە شوێنەکەدا پۆلیس دەبێت لێ کۆڵینەوە بکە کە من بەچی بریندار بوومە و لە دواییدا پۆلیس ئیتر فەرمان بە نەخۆشخانە ئەدا کە تیمارەکەی من چۆن بێ و چۆن نەبێ. باشە لێرەدا ئەو کچە ئایا هاوڕێبازانی ئەو کچە نەیانزانیوە کارێکی وا لە ڕووی یاساییەوە تەندروست نییە؟ ئەمە پرسیاری یەکەمە. بۆ بردیانە نەخۆشخانەی شۆڕش بۆ نەیان بردە نەخۆشخانەی حکومی، واتە نەخۆشخانەی شار، نەخۆشخانەی پارێزگا با بڵێ، و یانیش نەخۆشخانەی شاری سلێمانی کە لەوێدا دەبێ بە زووترین کات تیماری بۆ بکرێ. پرسیاری دووەم ئەمەیە ئەگەر با بڵێن هاوسەنگەران هاوخەباتانی ئەو کچە ئەمەیان نەزانی، ئەو بابەتیان لە ڕووی قانونیەوە نەزانی، باشە خۆ دەبوایە نەخۆشخانەی شۆڕش بەلای کەمەوە ئەگەر نەزیفە واتە خوێنبەربوونی هەیە خوێنبەربوونەکەی چارەسەر بکەن، ئەگەر پێویستی بە ماسکە و ئۆکسجین هەیە دەبێ ئۆکسجینی بدەنێ، هەر بریندارێک دەبێ تۆ نەک بریندار تەنانەت نەخۆشێکی بەسیتیش دەبێ تۆ سەرەتا ئۆکسجینی لەسەر قەیم بکەیت و دەبێ هەر هیچ نەبێ ڕێگا لە مردنەکەی بگری. ئەمەیان بۆ کردووەیان بێ بۆیان نەکردووە هەتاوەکو ئێستا دیار نییە، هەتاوەکو ئێستا هیچ لێدوانێک نەدراوە و نازانم لێدوانیش ئەدرێ یان نە. ئەمەشیان بابەتێکی دیکەیە. خاڵی سێمین پەیوەندی بە حیزبەکانی کوردستانی ئێران و یانیش ڕۆژهەڵاتەوە هەیە. باشە ئێوە دەزانن ڕاستە ئاگربەستێک هەیە، بەڵام ئەو ئاگربەستە ئاگربەستێکی کاتی لە نێوان ئەمریکا و ئیسرائیل و ئێرانە، لە نێوان ئەمریکا و ئێرانە زیاتر، و ئەمریکا بە هیچ شێوێک حیساب بۆ تۆ ناکە کە تۆ چی حیسابت بۆ بکە، عێراق چی حیسابی بۆ بکە، هەرێمی کوردستان چی حیسابی بۆ بکە. و ئێوە ئەخلاق و دابوونەریتی ئەمریکیەکانمان بینین لە ڕۆژئاوا لە هەموو شوێنێک بینیومان کە ئەخلاقێکی چۆنە ئیتر. ڕاستە پێشمەرگەکانی ڕۆژهەڵات و یانیش حیزبەکانی ڕۆژهەڵات وەکو بڵێ لە لای ئێرانەوە وەکو پیاوی ئەمریکا حیسابیان بۆ دەکرێت، بەڵام ئەمریکا هیچ حیسابێکت بۆ ناکە. لەو کاتەدا پرسیارە سەرچەکە ئەوەیە
باشە ئەو پێشمەرگانە بەڕاستی لە کامپەکانی خۆیان چی دەکەن؟ چۆن ئەبێ ئەتۆ لەو حاڵەتەدا ئەتۆ ئێستاکە کە پێش ئەو ڕووداوەش ڕووداوی دیکە ڕوویانداون بەردەوام هێرشی دڕۆنی هەبووە بۆ دەبێ ئەتۆ لە کامپەکان بمینی لەو کامپانە بۆ ناچیە شاخ بۆ ناچیە شار بۆ ناچیە دەرەوە کە ناتوانانی خۆت بپارێزی وە پرسیاری چوارەم و پێنجەمیش بە دوای ئەوە دێ ئایا بەڕاستی لەو کامپانەدا شوێنێکی خۆپاراستن لە بەرامبەر دڕۆنەکان هەیە؟ من بەخۆم باوەڕ ناکەم نە لە کامپەکانی کۆمەڵە نە لە کامپەکانی دیموکرات من باوەڕ ناکەم شوێنی خۆپاراستن هەبێ واتە تونێلێک ئەشکەوتێک ژێر زەمینێک بە هیچ شێوەیەک مرۆڤ هەست ناکە شتێکی وە هەبێ و ئەمە کارە ساتێکە بەڕاستی مرۆڤ کە دوو جار ناخی داژێ یەکێکیان ئەمەیە دکتۆرێک پەرستیارێک مرۆڤ خوازێک لەو نەخۆشخانەیە ئەهلیە حتا حیزبیش بێ حتا ترسیش هەبێ لە سەریدا نەبێ کە ماسکەیەکی بۆ گرێ بدە و یانیش هەر هیچ نەبێ ڕێگە لە مردنەکەی بگرە ئەگەر تەداوی ئەگەر تیماری تەواویشی بۆ ناکەی ڕێگە لە مردنەکەی بگرە نایکە و ئەمە بەڕاستی لە کوردستاندا زۆر زۆر باوە من ڕەفیقێکم هەیە هەرچەندە ئەو ڕەفیقەم ئەو چەند ساڵانە بە هیچ شێوەیەک پەیوەندی لەگەڵ پەکەکە نەماوە ئەویش پزیشکە لە سلێمانی کاتی خۆی عیادا یعنی شوێنێکی دانیشتنی ئێوارانی هەبوو تیماری نەخۆشەکانی دەکرد دکتۆرەکە دکتۆری جەڕاحە و هەندێک جار یارمەتی خەڵکی هەژاریشی ئەدا بە پارەیەکی زۆر کەم تەماشای نەخۆشەکانی دەکردن بەڵام لەبەر ئەوەی تاوانبار کرابوو ویانیشوا ناسرابوو کە سەر بەپەکێکەیە و درۆنەکانی تورکیاش ئەم کاتە لە هەموو کوردستان و بە تایبەتی لە سلێمانی دەرا و شاری سلێمانیش هێڕشیان ئەنجام دەدان بۆ سەر ئەو ماڵانەی کە گەریلاکانی پەکەکەی لێن و لە هەمان کاتدا هێڕشی سەر زەوی هەبوواتە تێرۆر هەبوو کەس نەدەوێرا بچێ بۆ لای لە دواییدا ئەو شوێنیان لێسەندەوە دوایی 2 ساڵ گەڕا لەناو هەموو سلێمانی کەسێک ئامادەنە بوو شوێنێکی پێ بدە هەروەکو وتم ئەو کەسە بە هیچ شێوەیەک پەیوەندێکیشی لەگەڵ پەکە نەمابوو ئەمەی ئێستاکە دەربارەی ئەم کچە پێشمەرگەیە ڕوویداوە هەمان چیرۆکە یان نا ویانی شتێکی تەسەدوفی بووە چونکە دەبینین ئەم جۆرە شتانە هەنا و ڕنگ بێ دکتۆرەکان ترسابن و یانیش ڕنگ بێت تعلیماتیان بۆ هاتە بێ لێرەدا بە پێش ڕووداوەکان ناکەوین هیوادارم ئیدارەی سلەیمانی و وەزارەتی تەندروستی لەسەر ئەوە هیچ نەبێ لێدوانێک بدە ئەمە ئەوە ناهێنێ کە مرۆڤێک بە هەر شێوەیەک بێ هەر مرۆڤێک بێ حتا ئەگەر تێرۆریستیش بێ حتا ئەگەر دز بێ حتا ئەگەر مرۆڤ کوژیش بێ کاتێک بریندار بوو ئەتۆ دەبێ پێش هەموو شتێک وەکو کەسێکی زۆر زۆر ئاسایی وەکو ڕەفیقێکی خۆت وەکو مناڵێکی خۆت وەکو کەسێک لە کە ئەندامی خێزانی توێە تیماری بۆ بکەیت ئینجا دوای ئەوەی تیمارت بۆ کرد ئەتوانی بیدێ دادگا ئەتوانی بیدێ پۆلیس ئەتوانی سزای بدە ئەتوانی هەر شتێک بکەیت ئەگەر تاوانبار هەرچەندە ئەو کچە تاوانبار نییە ئەمە کڕۆکی مەسەلەکەیە ئەو مەسەلەیە ماوەیەکە وا دیارە پڕۆکی کوردستان و سلەیمانی گرتووە و ئێستا کەش وەکو کەسێکی سیاسی و نیمچە سیاسی کراو لە بازاڕەکاندا دەجوولێتەوە لە بازاڕی سوسیال میدیادا بە تایبەتی زۆر زۆر دەجوولێتەوە و یاری پێدەکرێت کاتێکی خۆش